بێ بەلامەکەن کەوان دەگاتە جێ تا دەنجی حەق بگاتە شار و بێ بەلامەکەن کەوان دەگاتە جێ هەچەندە ڕێگە و بانگیرە بن هەچەندە بازگە بارەگەر تەندرە بن هەچەندە ڕێگە و بانگیرە بن هەچەندە بازگە بارەگەر تەندرە بن هەچەندە بازگە بارەگەر تەندرە بن هەچەند ڕاستیەکان بشێوێنرێ قەت ئیسلام لە دڵان دەرناهێنرێ هەچەند ڕاستیەکان بشێوێنرێ قەت ئیسلام لە دڵان دەرناهێنرێ هەچەند فابڕی هەتیوان بدزرێ هەچەند مەفی بەنگەوازان بخورێ هەچەند پاروی هەتیوان بدزرێ هەچەند مەفی بەنگەوازان بخورێ هەچەند مەفی بەنگەوازان بخورێ تا دەنجی حەق بگاتە شار و بێ بەلامەکەن کەوان دەگاتە جێ تا دەنجی حەق بگاتە شار و بێ بەلامەکەن کەوان دەگاتە جێ هەچەندە ڕێگە و بانگیرە بن هەچەندە بازگە بارەگەر تەندرە بن هەچەندە ڕێگە و بانگیرە بن هەچەندە بازگە بارەگەر تەندرە بن هەچەندە بازگە بارەگەر تەندرە بن هەچەند تەمیشە و گاتەن درێژ بێتەوە ڕۆژیش هەڵدە و گزنجیش هەڵم دێتەوە هەچەند تەمیشە و گاتەن درێژ بێتەوە ڕۆژیش هەڵدە و گزنجیش هەڵم دێتەوە بەسەی گەلی بە هەر بسووتێنێ خوداش بەهاری تازە هەر دێنێ بەسەی گەلی بە هەر بسووتێنێ خوداش بەهاری تازە هەر دێنێ خوداش بەهاری تازە هەر دێنێ تا دەنجی حەق بگاتە شار و بێ بەلامەکەن کەوان دەگاتە جێ تا دەنجی حەق بگاتە شار و بێ بەلامەکەن کەوان دەگاتە جێ هەچەندە ڕێگە و بانگیرە بن هەچەندە بازگە بارەگەر تەندرە بن هەچەندە ڕێگە و بانگیرە بن هەچەندە بازگە بارەگەر تەندرە بن هەچەندە بازگە بارەگەر تەندرە بن هەتا لەوان بە وەفا و دڵ پاک بێن هەتا دەست بە دەست بێژ و چالاک بێن هەتا لەوان بە وەفا و دڵ پاک بێن هەتا دەست بە دەست بێژ و چالاک بێن ئارام بن هەر خودا پشتیوانە چونکە ڕەجە و وەفایی وامەنە ئارام بن هەر خودا پشتیوانە چونکە ڕەجە و وەفایی وامەنە چونکە ڕەجە و وەفایی وامەنە تا دەنجی حەق بگاتە شار و بێ بەلامەکەن کەوان دەگاتە جێ تا دەنجی حەق بگاتە شار و بێ بەلامەکەن کەوان دەگاتە جێ هەچەندە ڕێگە و بانگیرە بن هەچەندە بازگە بارەگەر تەندرە بن هەچەندە ڕێگە و بانگیرە بن هەچەندە بازگە بارەگەر تەندرە بن هەچەندە بازگە بارەگەر تەندرە بن ئامادەبوانی خۆشەویست میوانە بەڕێزەکان ئێستاش گوێبیستی وتەیەک دەبن لەلایەن لقی سەرانی یەکێتی زانایانی ئیسلامی کوردستان با بفەرمێ. بسم الله الرحمن الرحيم وقل اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون صدق الله العظيم.
پێشەکی پڕ بەدڵ بە ناوی سەرجەم زانایانی ئاینی لە سنووری لقی سۆرانی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان پیرۆزبایی خۆمان ئاراستای برایانی بەڕێز لە مەڵبەندی هەشتی کۆمەڵی ئیسلامی کوردستان پێشکەشیانەکەین بە بۆنەی کردنەوەی ئەم مەڵبەندە هیوادارین کە کردنەوەی ئەم مەڵبەندە ببیتە دەستپێکێک بۆ دروستبوونی تەبایی و یەکڕێزی لەناو سەرجەم حیزب و لایەنە سیاسیەکان بەگشتی و کۆمەڵانی خەڵکی کوردستانیش بە تایبەتی لەلایەکی تر ئەوانیش ڕۆڵی دیاری خۆیان ببینن لە بەرەو پێشبردننی ئەزمموی ئیمڕۆی کوردستان. بەڕێزان و خۆشەویستان، هەر یەکێک لە کاکرمانج و جەنابی مامۆستا عەلی باپیر تیشتیان خستە سەر زۆر لایەن. من نامەوێت درێژە بە قسەکانم بدەم، دەمەوێت هەر بە کورتی هەروەستە لەسەر یەک دوو خاڵی بچووک بکەم بە سەریعی. ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و عێراقیش بە تایبەتی لە هەڵ و مەرجێکی زۆر ناسک و نالەبار تێپەڕ ئەبیت. ئەوەی پەیوەستی بە ئێمە هەیە ئەزمموی ئێمە لە دوای ڕووخانی ڕژێمی عێراقا گۆڕا بەوەی کەوا ڕۆژگار لەسەر ئێمەی فەرز کرد، هەرچەندە ئارەزوشمان نەبوو، بەڵام ڕۆژگار لەگەڵ ئێمەی فەرز کرد کەوا لەگەڵ عێراقا بژین لەم قۆناغەدا. سەرکردایەتی سیاسی کورد دروشمی مانەوە لەگەڵ عێراق لەم قۆناغەدایان بەرز کردەوە بە هەموو شێوازێک بە یەکڕێزی دەنجی کورد بە یەک هەڵوێستی سەرکردایەتی سیاسی کورد توانرا بەشێک لە داخوازیەکانی گەلی کورد لە دەستوری عێراقا جێبەجێ بیت و سیاسەتمەدارانی کوردیش چ لە حکوومەتی ناوەندی عێراق و چ لە پەرلەمانی عێراق ڕۆڵی دیار و بەرچاوی خۆیان ببینن. بەڵام لە هەمان کاتیشدا باری ئەمن و ئاسایشی شارەکانی تری عێراق بەرەو نالەباری و ئاڵۆزی ئەڕوات. بەڵام سوپاس بۆ خوا و شکر بۆ خوا کوردستانمان هەر لە ئارامی ماوتەوە تا ئەم ساتەدا. ئەرچی سەرشانی ئێمەیە جگە لەوەی کەوا بە زوبان سوپاسی خوای پەروەردیگار بکەین، ئەرچی سەرشانی ئێمەشە هەمومان نەک بە زوبان بەڵکو بە عەمەل بیسەلمێنین کەوا پاراستنی ئەزمموی ئیمڕۆی کوردستان بکەین، چونکە خوددا نەخواستە ئەگەر ئەم ئەزممونە ڕووخا تەنها لەلایەنێک و لە کەسێک ناچێت بەڵکو زیان بە هەموو کوردەکەوێت. بۆیە من وای ئەبینم کەوا پاراستنی ئەزمموی ئیمڕۆی کوردستان ئەرچی سەرشانی هەموو تاکێکی کۆمەڵە، ئەرچی سەرشانی هەموو تاکێکی کۆمەلگای کوردەواریە کەوا بە هەموو شێوازێک هەوڵ بدە ئەزمموی کورد بپارێزیت و ئەگەر هەستی بە پیلانی ناحەزان و دژمنانی ئەم کیانە کرد بە هەموو شێوەیەک هەوڵی پوچەڵکردنەوەی هەموو پیلانی ناحەزان بداتەوە. کەرکووک کە شارێکی یەکێکە لە شارە دێرینەکانی کوردستان جێژاوەیەکی زۆری لەسەر و سەرکردایەتی سیاسی کورد هەر لە کۆنەوە داوای شاری کەرکووکە کات و توانیان لە دەستوری عێراقدا مادەیەک زیاد بکەن بە ناوی مادەی 140 کەوا چارەسەری کێشەی کەرکووک بکات. هیوادارم کەوا برایانی بەڕێز کە ئەندامانی پەرلەمانی لیستی کۆمەڵی ئیسلامی تەشریفیان لێرەیە زیاتر پێی خۆیان دابگرن و ڕۆڵی خۆیان زیاتر ببینن بۆ ئەوەی هەوڵ بدەین لەم قۆناغەدا لەم ئان و ساتەدا ئەم مادەیە بە تەواویەتی جێبەجێ بکرێ، چونکە کەرکووک کردنەوەی گرەی کێشەکانی کووردە. ئەگەر کێشەی کەرکووک چارەسەر نەکرێ کێشەی کورد هەر بەرەو ئاڵۆزی و بەڵەو ناخۆشی ئەمینیتەوە. کۆمەڵی ئیسلامی ڕاستە حیزبێکی ئیسلامیە، بەڵام لە هەمان کاتدا لە دێرین زەمانەوە تا ئیمڕۆ لەو کاتەی کورد بە ئاینی پیرۆزی ئیسلام ئاشنا بووە، زانایانی ئاینی هەڵگری پەرچەمی ئاڵای پیرۆزی ئیسلام بووینە بە هەموو شێوازێک ئەوەی لە توانای خۆیان داهەبی، ئەوەی لە ڕۆژگار دەرفەتی پێداون تا ئیمڕۆ درێغیان نەکردووە لە خزمەتی ئاینی پیرۆزی ئیسلام. من وای بە باش ئەزانم کەوا کۆمەڵی ئیسلامی هەوڵ بدا هەڵوێستە نەتەوەیەکانی خۆی زیاد بکە لەم قۆناغەدا، چونکە ئێمەی کورد ئەزمموی ئێمەی کورد ئیمڕۆ پێویستی بە هەڵوێستی نەتەوەیە و ڕۆژانە گەلی کورد و خەڵکی ئێمە لەسەر ناسنامەی نەتەوەیی تووشی ئازار و ئەشکنجە ئەبێت.
ڕاستە بەرگریکردن لە ئیسلام و بەرزکردنی ئاڵای پیرۆزی ئیسلام مافی هەموو مسلمانێکە بەڵام لە هەمان کاتیشدا خوای پەروەردیگار ئەمرمان پێەکە لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە پێمانە فەرمی خەیڕکم المدافع عن عشیرته ما لم يأثم زانانی ئاینیش بە تێکرایی بە تایبەتی لەم دەڤەرەدا هەموو کاتێک فاعیلی خێر بووینە هەموو کاتێک لەگەڵ ئێش و ئازار و ئەشکنجە و ناڕحەتی گەل و میلەتی خۆیان دابووینە بە بوونی هەڵوێستنەتەوەیەکانی مامۆستایانی ئاینی لەسەر بڵنگۆی مزگەوتەکان و دوانگە و میحرابی مزگەوتەکان و چ بە لە کۆڕ و کۆبوونەوات و چ بە بەیاننامە و چ بەشداریکردن لە هەموو ئەو شتانی کە لە بەرژەوەندی میلەتی ئێمەیە و بە تەواویەتی ڕنگدانەوەی ئەو واقعەیە کە مەلایانی زانایانی ئاینی لە حەوزی سۆران جگەلەوەی خاوەن هەڵوێستی ئاینین بەڵام شان بەشانی پاراستنی ئاین هەڵوێستنەتەوەیەکانی خۆیان هەیە و لە هەمان کاتیشدا هەر کردەوەیەکی بێشەرعی و بەد ئەخلاقی و بەدڕەوشتی لەم سنوورەدا قەوما بێت زانایانی ئاینی وتەی خۆیان هەبووە لە بەرامبەر دەسەڵات لە بەرامبەر هەموو بەرپرسەکان سوپاس بۆ خوش ئیدارەی سۆران چ بە حیزب و لایەنە سیاسەکان و چ بە حکوومەت گوێڕایەلی وتەی مامۆستایانی ئاینی بووە هەموو کاتێک مامۆستایانی ئاینی کە رەخنەی بنیات نەریان دەستنیشان کردبێت هەموو کاتێک قسەیان بە هەن وەرگیرا و هەوڵداوەکەوە کێشە و ئاریشەکان لە ڕێگای گفتوگۆ و دیالۆگا چارەسەر بکرێ بەڵێنیشی ئەدەم ئێمە وەکو زانایانی ئاینی هەموو کاتێک هەوڵ بدەین تەبایی و برایەتی و یەکڕێزی لە نیوان حیزب و لایەنە سیاسەکان بە ئەنجام بگەینین کۆمەڵی ئیسلامیش برایانی مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامیش یەکێکن لەو حیزب و لایەنە سیاسیانە ئێمە جگەلەوەی دروستکردنی تەبایی لە نیوان ئەو حیزب و لایەنە سیاسانە لە هەمان کاتیشدا دۆستایەتیشمان هەر وەکو پێشان هەبووە لە داهاتوو باشتر ئەبێ لە کۆتاییدا سڵاو و ڕێز بۆ گیانی پاشی ئەو شەهیدانەی کەوا بە خوێنی ئاڵیان توانیان خاچی پیرۆزی کوردستان لە دەست داگیرکەران ڕزگار بکەن و بۆ ئەوەی ئەزمموی ئیمڕۆی کوردستان دروست ببێت و هەمومان لەژێر پەرچەمی ئاڵای کوردستانە ماف و ئەرک و مافەکانی خۆمان بەسەر بەرزیدا بە ئەنجام بگەینین هەر شەکاو و بەرز و پیرۆز بێ ئاڵای کوردستان وەسەلام عەلەیکم وەرەحمەت الله وبەرەکاتوه زۆر سپاسی لقی سۆرانی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان دەکەین چەند بروسکەیەکی تری پیرۆزباییمان بەدەست گەیشتووە کە ئەوە ناوەکانیانە ناوەندی ڕێخستنی سۆرانی پارتی کرێکاران و ڕەنجدەرانی کوردستان ناوچەی حاجیاوەی کۆمەڵی ئیسلامی جەماوەر و ئەندامانی کۆمەڵ لە گوندی وەرتێ زۆر سپاسیان دەکەین ئێستاش گوێبیستی وتەیەک دەبین لا لایەن لقی دەی پارتی دیموکراتی کوردستان نوێنەریان با بفەرمێ بسم الله الرحمن الرحيم وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان صدق الله العظيم برز أميري كومري إسلامي لكردستان برزان نوێنەرانی دام و دەستگاکانی جیاجیا لە دەڤەری سۆران و دەوروبەر زۆر بەخێر بێن خۆشحاڵین کە بە ناوی لەقەکەمان لە قیدەی پارتی دیموکراتی کوردستان پیرۆزبایی دڵسۆزانەی خۆمان ئاراستەی برایانمان لە مەڵبەندی هەشت بکەین و هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازین لە ئەرک و کارە پیرۆزەکانیاندا بێگومان ئێمە ئەم هەنگاوە بە هەنگاوێکی زۆر بەرز دەنرخێنین بۆ زیاتر یەکخستنی ڕیزەکانی گەلەکەمان و زیاتر بۆ پاڵپشتیکردنی حکوومەت و پەرلەمانی کوردستان هەم لە دەڤەرەکەوە لە سەرتاسەری کوردستانیش بەڕێزان ئەگەر ئاوڕێک لە ڕابردووی گەلەکەمان بدەینەوە زۆر بەسەربەرزانە بۆمان دەرەکەوێت کە گەلی کورد لە سەرەتای قبولکردنی ئاینی پیرۆزی ئیسلام زۆر بەدڵسۆزانە ئەو ئاینەی پەیڕەو کردووە و زۆر
بەدڵسۆزانەش هەتاکو ئێستا پرینسیپەکانی ئەم ئاینە پیرۆزە و شعائیری دینی ئیسلامی پیرۆزی پاراستووە دەتوانم بڵێم ئەگەر بەنیسبە حەساب بکەین ڕێژەکەی لە هەموو گەلوونەتەوەکانی تر ممکنە زیاتر بێت کە ئەمە جێگای خۆشحاڵی و سەربەرزی ئێمەیە و ئومیدەواریشین ئەم ڕەوشتە بەرزەی گەلی کوردستان وەکو خۆی بەردەوام بێ بەرامبەر بە ئاینی پیرۆزی ئیسلام ئەگەرچی بە درێژایی ئەو مێژوە ڕابردووە ئەو وڵاتانەی کە غەدریان لە گەلی کورد کردووە بەناو ئیسلام بوونە و بەناوی ئیسلامی شتیان کردووە ئەگەرچی ئێمە ئەمانە بە ئیسلامی ڕەسەن نازانین باڵکو ئیسلام داوای یەکسانی و دادپەروەری بۆ هەموو چین و توێژێکی مرۆڤایەتی دەکات بۆیە گەلی کورد هەرگیز لە ئیسلام هەڵنەگەڕاوەتەوە بەڕەغمی ئەو هەموو زوڵمە کە بە درێژایی مێژوو لێ کراوە لە وڵاتانەش بە کە بەناو ئیسلامیش بوونە بەڵام دیسان ئەرک و وازیباتی خۆی بەرامبەر بە ئاینی پیرۆزی ئیسلام پاراستووە بگرە پەرپەرێشی پێداوە وەلایە زاریش بەردەوامە و ئومیدەوارین لەمە دواش بە هەمان شێوە بەردەوام بێ بەڵام ئەوەی کە زۆر گرنگە تەبیعی برایان ئاماژیان بە زۆر بابەت کرد وەختەکەش کورتە بۆیە من بە کورتی دەڵێ من تەئیدی ناوەڕۆشی قسەکانی ئەو برابەڕێزانە دەکەم و ئەوەی کە من حەز دەکەم لێرە ئاماژەی پێ بکەم و ئیزافەی بکەمە سەر بابەتەکان ئەوەیە کە بە حەقیقەت دەسەڵاتی کوردی بە قەناعەتی من لە هەموو شتێک گرنگترە بە نیسبەتی ئێمە چونکە ئێمە خۆمان لەبیرە ڕابردووی خۆمان لە بەرچاوە ئەو کاتێک کە کورد دەسەڵاتی نەبووە هەموو شتێکی پێشێل کراوە هەتا ئاینەکەشیان لێ پێشێل کردووی بە کەیفی خوان مزگەفتیان ڕوخاندووە کەس نەوێرا هیچ بڵێ ئەو 4500 زیاتریش لەو ژمارەی ممکنە لە کوردستان ڕوخێنرا هەر گوندێک مزگەفتێکی هەبوو و هەر مزگەفتێکیش ممکنە بەدەیان قورئانی پیرۆزی لێ بوو بێت هەر هەمویان سوتاند و تێشیاندا بەڵام کورد نەیدەتوانی هەڵوێستێکی زۆر یعنی بوێرانە و بەهێزی هەبێت کە ڕەدی ئەو کارە ساتە و ئەو ملهوڕیە و ئەو زۆرداریە بکاتەوە چونکە دەسەڵاتی نەبوو بۆیە پاراستنی دەسەڵاتی کوردی ئەرکێکی سەرشانی پیرۆزی هەموو لایەکمانە چونکە ئەگەر ئەم دەسەڵاتەمان گەشە کرد و پاراسمان و پەرەمان پێدا دەتوانین هەموو هیوا و خواست و ئارەزوەکانی خۆشمان لەم چوارچێوەیە بپارێزین من دووبارە پیرۆزبایی خۆم ئاراستەی هەموو لایەک دەکەم بە تایبەتی برایانمان لە کۆمەڵی ئیسلامی و هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم و زۆر سپاس زۆر سپاس بۆ وتەکانی نوێنەری لقیدەی پارتی دیموکراتی کوردستان ئێستاش گوێبیستی وتاری مەڵبەندی شەشی سۆرانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەبین با نوێنەریان بفەرمێ ئێوارەتان باش بسم الله الرحمن الرحیم بەناوی سەرجەم هەڤاڵانم لە مەڵبەندی شەشی ڕێخستنی سۆران پیرۆزبایی گەرممان ئاراستەی برایانی کۆمەڵی ئیسلامی ئەکەین بەکردنەوەی مەڵبەندی هەشت لە سۆران و شادمانین بە بەشداریمان لەم مەراسیمە هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی دەنرخێنین کە پەرۆشی خۆی بۆ کوردستان و مافەڕەوەکانی گەلی کورد و داکۆچی لێکردنیان دەرخستووە و جێگای پەنجەیان دیارە ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان بڕوای تەواومان بە بیر و ڕای جیاجیا هەیە و پەیڕەوی سیاسەتی چەپکە گوڵ دەکەین بە مەرجێ ئەم بیر و ڕاجیاجیایانە پەرژینێ بن بۆ نیشتیمان و پاسەوانێ بن بۆ دەستکەوتەکانی گەلەکەمان و پشت و پەنابن بۆ پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان و دام و دەستگاکانی خەیڕکم المدافع عن قومه ما لم يأثم دیارە قورئانی پیرۆز زۆر نمونەی لەوە زیاتر تێدان لە حەدیسی پیرۆزی پێغەمبەر ئەگەر نمونەیەکی بەسیط بینینەوە ودخل المدينة على حين غفلة من أهلها فوجد فيها رجلين يقتتلان هذا من شيعته وهذا من أمته من عدوه فاستغاثه الذي من شيعته فوكزه موسى فقضى عليه صدق الله العظيم ئەگە عینێکی لە ئاەتەکە وەرگرین دەبینین موسایەک کە مڕەشەح بووە سەلامی خوای لێبی لۆ یەدی بەیضا
موسایەک مڕەشەح بووە بۆ 1001 قسە لە تووری سەینا، موسایەک کە مڕەشەح بووە بۆ عەسای سحراوی، موسایەک کە مڕەشەح بووە بۆ یەکێک لە پێغەمبەرەکانی ئولوالعەزم خاوەن ئومەت، بەڵام کە ئەبینی کەسێک تەعەدا لە ملەتەکەیەکە، لە قەومەکەیەکە، لە عەشرەتەکەیەکە، تەحەمولی ئەوە ناکە و قبوڵی زوڵمەکە ناکە. کە بەدڵنیاییەوە تەبایی و تند و تۆڵی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان و کۆمەڵی ئیسلامی و باقی حزب و ڕێکخراوە سیاسیەکانی کوردستان هەم ساڕێژی زامەکانی ڕابردووی گەلەکەمانە و هەم بەدیهێنەری ئاواتەکانی تری گەلەکەمانە کە نەهاتوونەدی و هەم بڕینی ئەم دەستە ڕەش و چەپەڵانەیە کە دەیانەوێ ئارامی و ئاسوودەی گەلەکەمان بشێوێن و بە بیانووی جیازیە، بە خەونی جیازیە، بە ناوی جیازیە تەجروبەکەمان لە دەست بەرن و لە بار بەرن، چونکە ئێمە هەموو دەستکەوتەکانمان لە تەبایی و برایەتی ئەبینین. ئەگەر سەرکردایەتی کورد نەیتوانی بوایە لەم قۆناغە گرنگەی خەباتی ڕەوای گەلەکەمان هەموو کێشە ناوخۆیەکانی وەلا بنێت، دەست لە ناو دەست نەبوونایە، خەباتی سیاسی کوردیان نەکرد بە یەک، بێگومان ناگەیشتین بەم ئامانجە پیرۆزانە. هەمووی بە تەبایە و برایەتیە کە ئەمڕۆ کورد لە بازنەی سیاسی عێراقدا ڕۆڵی گرنگ ئەجێڕێت. ئەوانەی بەجێرە شێوێن و وڵاتێک دەریاندا ئەناین، ئەمڕۆ ئومێدیان بە کوردە کە عێراق یەک بخاتەوە و ڕێک بخاتەوە. هەر لەم تەبایی و برایەتیە کە ئەمڕۆ تۆپچی دەسەڵاتی عێراقی بەڕێز مامجەلالی کوردە و هەر لەم برایەتیەشە کە خاوەنی هەرێمی کوردستانین و جەنابی سەرۆک بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانە. و هەر لەم برایەتیە کە توانیمان سیاسەتی، کە توانیمان سیستەمی فیدرالی لە دەستوری هەمیشەی عێراقدا بچەسپێنین و سەقفێکی زەمەنیشدا بنین بۆ چارەسەرکردنی کێشەی کەرکووک و ئەو ناوچانەی لە هەرێمی کوردستاندا بڕۆن. هیوادارین کردنەوەی مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی فاکتەرێکی بەهێز بێ لۆ تەبایی لە بینی لایەنە سیاسیەکان و لۆ یەکخستنەوەی ڕێزەکانی جەماوەر و لۆ هاوکاریکردنی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەم دەڤەرە. جارێکی تریش پیرۆزبایی خۆمان بەکردنەوەی ئەم مەڵبەندە بەڕێزە دووبارە ئەکەینەوە و هیوای سەرکەوتن بۆ مەسئولی مەڵبەند و ستافەکەیان ئەخوازین و سڵاو و ڕێزی بێپایانیش بۆ ئەو شەهیدانەی کە ئەمڕۆیان گەیاندینە، ئەمەیان گەیاندینە ئەو ڕۆژە پیرۆزە بتوانین بەیەکەوە لێرەدا بنیشین. مەڵبەندی شەشی ڕێخستنی سۆران. زۆر سپاس. زۆر سپاس بۆ وتەکانی مەڵبەندی شەشی سۆرانی یەکێتی نیشتیمانی کوردستان. چەند بروسکەیەکی تری پیرۆزبایی لەوانە سەرجەم ئەندام و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی لە دەڤەری قەسرێ و دەوروبەری. زۆر سپاسیان دەکەین. هەروەها ئەندامانی کۆمەڵی ئیسلامی لە ناوچەی ئاکرێ. بە ناوی مەڵبەندی هەشتی کۆمەڵی ئیسلامیەوە زۆر سپاسی کارمەندانی ڕادیۆی هەولێری کۆمەڵی ئیسلامی دەکەین کە توانیان ئەم ئاهەنگەمان ڕاستەوخۆ بۆ شاری هەولێر و دەوروبەری بگوازنەوە. دووبارە دەستخۆشیان لێ دەکەین. خۆشەویستان، ئێستاش گوێبیستی وتەی لقی سۆرانی یەکگرتووی ئیسلامی کوردستان دەبین. با نوێنەریان بفەرمێ. بسم الله الرحمن الرحيم. برز جنابي ماوسا علي بابير أميري كومالي إسلامي زانایانی ئاینی حزب و لایەنە سیاسیەکان ئامادەبوانی ئاهەنگی کردنەوەی مەڵبەندی هەشتی کۆمەڵی ئیسلامی لە سۆران. السلام عليكم ورحمة الله وبركاته. سەرەتا بە ناوی لقی سۆرانی یەکگرتووی ئیسلامی کوردستان و سەرجەم ئەندام و دۆست و لایەنگرانی بەگەرمی پیرۆزبایی لە برایانی کۆمەڵ دەکەین بە بوونەیکردنەوەی مەڵبەندی هەشتی سۆران. داواکارین لە خوای گەورە بیکاتەمایی برایەتی و یەکڕێزی و خۆشحاڵی ناوچەکە کە ئەم ناوچەیەش بەشێکی گرنگی ئەم کوردستانە خۆشەویستەیە و مەڵبەندی شۆڕشەکان و قوربانی بووە و توانوویەتی چەندین زانا و گەورە پیا و پێشکەش بە کوردستان بکات. بەڕێزان،
ئاشکرایە کە بوونی فرەیی سیاسی و فکری و حیزبی لە هەر شوێنێک یان هەر کۆمەلگایەک حاڵەتێکی ئیجابیە و گزارش لە ڕووەگەش و تەندروستەکەی دەکات. بە پێچەوانەشەوە فرامۆشکردنی ئەم حاڵەتە نیشانەی لاوازی و دواکەوتن و چەندین هۆکاری سەلبی دروست دەکات و کۆمەلگا لە چەندین بەهرە و توانە بێبەش دەکات. بە تایبەتی لە سەردەمی ئەمڕۆدا کە سەردەمێکە هیچ لایەنێک ناتوانێت بە تەنیا کاریگەر بێت و کۆمەلگا بەرەو پێش ببات. خۆشبەختانە ئەمڕۆ لە کوردستان بوونی لایەنی جیاواز لە فکر و بۆچووندا یەکێکە لە سیما جوانەکانی ئەم هەرێمە کە زۆر جار شانازی پێ ئەکرێت. لەگەڵ ئەوەشدا بێکەم و کورتی نییە، بەڵام پێویستە هەموو لایەکمان کار بۆ بەرەو پێشبردنی بدات و کار لەسەر چەمکەکانی برایەتی و تەبایی لێبوردەیی بکات. و یەکێک لەم لایەنانە ئیسلامیەکانی کوردستانن کە ئێستا بەشێکی گرنگی حاڵەتی سیاسی لە کوردستان پێک دەهێن و شان بەشانی لایەنەکانی تر بەشدارن لە پرۆسەی سیاسی و کۆمەڵایەتی و خزمەتکردن بە خاک و خەڵکی ئەم هەرێمە و یەکێکن لە داکۆکەرەکانی پاراستنی ناسنامەی نەتەوەیی و فەرهەنگی و ئەخلاقی ئەم میلەتە. چونکە پێویستە هەموو لایەک بزانین کە بەرنامەی ئیسلام تەنها خێر و خۆشی و کامەرانی و ئاسوودەیی دەوێت بۆ کۆمەلگا و سەرجەم ڕەهەندەکانی لە خزمەتی مرۆڤدایە. هەر بۆیە پێویستە بەم شێوەیە سەیری ئیسلام بکەین و پێویستی شەکادیرانی و لایەنگرانی لەژێر ئەم ڕۆشناییە کار بۆ ئیسلام بکەن و بە فکرێکی میانڕەوانە و واقعبین تەعامل لەگەڵ چەمکەکانی بکەن و بۆ ئەوەی هەموو لایەک لەژێر سایەی ئیسلام بحەسەینەوە. بەڕێزان، جێ خۆشحاڵی ئەمڕۆ کوردستان قۆناغێکی باشی بڕیوە و سوپاس بۆ خوای گەورە تا ڕادەیەکی باش ئارامی و ئاسایش بەرقەرارە و پرۆسەی یەکگرتنەوەی هەردوو ئیدارەکان کاری جدی بۆ ئەکرێت و کە خەڵکی هەرێمی کوردستان زۆر بەتاسەوە چاوەڕێی ئەم هەوڵانن کە چەندین ساڵە جێی هیوا و ئومێدی خەڵک بووە. بۆیە پێویستە هەموو لایەکمان کار بۆ سەروەری یاسا و مافی هاوڵاتی بوون و دوورخستنەوەی حیزب لە ئیدارە و نەهێشتنی دیاردەی گەندەڵی و تەسکیەی حیزبی و شتە سلبیەکان بکرێت بۆ ئەوەی هەموو خەڵک ئەم حکوومەتە بەهی خۆی بزانێت و کار بۆ گەشەکردنی بدات و لە ئەنجامدا هەموو لایەکمان بەشدار بین لە پرۆسەی ئاوادانکردنەوەی کوردستان و خۆشگوزەرانی خەڵکەکەی. دووبارە بە ناوی لقی سۆرانی یەکگرتووی ئیسلامی کوردستانەوە پیرۆزبایی خۆمان لە برایانی کۆمەڵ دەکەین و هەر شاد و سەرکەوتوو بوون. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. زۆر سپاسی وتەی لقی سۆرانی یەکگرتووی ئیسلامی کوردستان دەکەین. دوو بروسکەی پیرۆزبایی تر دەخوێنینەوە ماڵبەندی چواری کەرکووکی کۆمەڵی ئیسلامی و بەڕێوەبەراتی ڕادیۆ و تەلەڤیزیۆنی هەولێری کۆمەڵی ئیسلامی سوپاسیان دەکەین. بەڕێزان و خۆشەویستان، لە کۆتاییدا دووبارە و سێبارە سوپاسی ئامادەبوونی هەموو ئەو میوانە بەڕێزانە دەکەین بە سەرجەم چین و توێژەکانیەوە. پیرۆزبایی خۆشمان دووبارە دەکەینەوە بۆ هەموو دانیشتوانی دەڤەری سۆران و سەرجەم دۆست و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی. هیوادارین کردنەوەی مەڵبەندی هەشتی سۆران ببێتە مایەی بەرەو پێشچوونی ڕەوتی ئیسلامی و بە گوڕبوونی ئەو ڕابوونە ئیسلامی ئێستا لە کوردستان لە برەودایە و دەرگاش واڵا بکات بۆ کردنەوەی بارەگای تری کۆمەڵی ئیسلامی لە دەڤەری بادینان و سەرجەم شار و شارۆچکەکانی تری کوردستان. هەر شاد و سەرکەوتوو بن. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. بالحب جينا وهنينا لندللها الغالي علينا. بالحب جينا وهنينا لندللها الغالي علينا. وكتبنا بمية الورود ألف مبارك يا غالينا. بالحب جينا وهنينا لندللها الغالي علينا. بالحب جينا وهنينا لندللها الغالي علينا. وكتبنا بمية الورود ألف مبارك يا غالينا. هي 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 يا الغالي يا نور العين نور الفرحة على جبين. نور الفرحة على جبين. أو يا الغالي يا نور العين نور الفرحة على جبين. نور الفرحة
الفرحة عالي جديد تبلع عين الحاسدين تبلع عين الحاسدين صلوا على الهادي نبينا جينا وهنينا نتدلل هالغالي علينا بالحب جينا وهنينا نتدلل هالغالي علينا وكتبنا بمية ورود ألف مبارك يا غالينا هي 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 هلا ومية مرحبا ضو نور الكهرباء ضو نور الكهرباء وهلا ومية مرحبا ضو نور الكهرباء ضو نور الكهرباء عالبيات وعالصبا عالبيات وعالصبا وهادي الليلة بتنادينا جينا وهنينا نتدلل هالغالي علينا بالحب جينا وهنينا نتدلل هالغالي علينا وكتبنا بمية ورود ألف مبارك يا غالينا هي 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 علوا صوت الزغاريد وخلوا الدبكة ايد بايد خلوا الدبكة ايد بايد او علوا صوت الزغاريد وخلوا الدبكة ايد بايد خلوا الدبكة ايد بايد او يا رب تبارك وتزيد يا رب تبارك وتزيد بعمر الغالي هالمزيونة جينا وهنينا نتدلل هالغالي علينا بالحب جينا وهنينا نتدلل هالغالي علينا وكتبنا بمية الورود ألف مبارك يا غالينا بالحب جينا وهنينا نتدلل هالغالي علينا بالحب جينا وهنينا نتدلل هالغالي علينا وكتبنا بمية الورود ألف مبارك يا غالينا ألف مبارك يا غالينا بالحب جينا وهنينا نتدلل هالغالي علينا بالحب جينا وهنينا نتدلل هالغالي علينا وكتبنا بمية الورود ألف مبارك يا غالينا بالحب جينا وهنينا نتدلل هالغالي علينا بالحب جينا وهنينا نتدلل هالغالي علينا وكتبنا بمية الورود ألف مبارك يا غالينا هي 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 يا الغالي يا نور العين نور الفرحة عالي جبين نور الفرحة عالي جبين أو يا الغالي يا نور العين نور الفرحة عالي جبين نور الفرحة عالي جبين تبلع عين الحاسدين تبلع عين الحاسدين صلوا على الهادي نبينا جينا وهنينا نتدلل هالغالي علينا بالحب جينا وهنينا نتدلل هالغالي علينا وكتبنا بمية الورود ألف مبارك يا غالينا هي 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 هلا ومية مرحبا ضو نور الكهرباء ضو نور الكهرباء وهلا ومية مرحبا ضو نور الكهرباء ضو نور الكهرباء عالبيات وعالصبا عالبيات وعالصبا وهادي الليلة بتنادينا جينا وهنينا نتدلل هالغالي علينا بالحب جينا وهنينا نتدلل هالغالي علينا وكتبنا بمية الورود ألف مبارك يا غالينا هي 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 هي
ايد بايد، خلوا الدب ايد بايد، او علوا صوت الزغاريد وخلوا الدب ايد بايد، خلوا الدب ايد بايد، او يا رب تبارك وتزيد، يا رب تبارك وتزيد بعمر الغالي هالمديونة، جينا وهنينا لمدلل هالغالي علينا بالحب، جينا وهنينا لمدلل هالغالي علينا وكتبنا بمية الورود ألف مبارك يا غالي بالحب، جينا وهنينا لمدلل هالغالي علينا بالحب، جينا وهنينا لمدلل هالغالي علينا وكتبنا بمية الورود ألف مبارك يا غالينا، ألف مبارك يا غالينا بالحب، جينا وهنينا لمدلل هالغالي علينا، جينا وهنينا لمدلل هالغالي علينا وكتبنا بمية الورود ألف مبارك يا غالينا بالحب، جينا وهنينا لمدلل هالغالي علينا بالحب، جينا وهنينا لمدلل هالغالي علينا وكتبنا بمية الورود ألف مبارك يا غالينا. هي 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 بالحب جينا وهنينا لمدلل هالغالي علينا، جينا وهنينا لمدلل هالغالي علينا وكتبنا بمية الورود ألف مبارك يا غالينا بالحب، جينا وهنينا لمدلل هالغالي علينا بالحب، جينا وهنينا لمدلل هالغالي علينا وكتبنا بمية الورود ألف مبارك يا غالي.
يا الغالي يا نور العين نور الفرحة على جبين نور الفرحة على جبين أو يا الغالي يا نور العين نور الفرحة على جبين نور الفرحة على جبين تبلع عين الحاسدين تبلع عين الحاسدين صلوا على الهادي نبينا جينا وهنينا نمدلل هالغالي علينا بالحب جينا وهنينا نمدلل هالغالي علينا وكتبنا بمية الورود ألف مبارك يا غالينا.